سڵاتان لەبێت بینەران و بیسەرانمان هیوادارم لە هەرکوێکن لە شتان ساڵ و تەندروست بێت. هیوادارم کە ئەم بەیانیەش بتوانین لەگەڵ ئێوە کاتژمێرێکی پڕ بە سوود و پڕ لە سوود تێپەڕێنین. و ئەمڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە کۆمەڵێک بابەت ئامادەن کە پێشکەشی ئێوەی بینەر و بیسەرمانی ئەەکەین. لە سەرتاوە باسی نەخۆشی هەوکردنی سنگی منداڵان لە زیادبووندایە ئەمە بابەتێکە بێت کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین کە لە 24 کاتژمێر 114 منداڵ لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان لە سلێمانی داخڵ کراون. دەمانێت بزانین تەنیا لە سلێمانی ئەم حاڵەتە هەیە یاخود نا لە هەولێر و لە شار و شارچکەکانی دیکە. بۆیە میوانی پسپۆرم لەگەڵە بێ لەگەڵم بن بۆی کە بزانین دۆخی تەندروستی و منداڵانە چۆنە و چی دەگوزارێت. دوای کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتی ئەفغانستان لەلایەن تاڵیبان بۆ یەکەم جار کتێبخانەی مۆبایل دەگەڕێتەوە کابول و منداڵان لەگەڵ ژینگەی خوێندنەوە ئاش دەکرێن. هەر لە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 ئێوە بینەری ئەوە بن کە باسی یەکەم مۆزەخانەی جیهانتان بۆکەم کە لەسەر بنەمای کارگێکی پلاستیکی دانراوە. تایە ئەندازیاری و هوەرێکی ناوازن مایش کراوە و کارگەکەش هێشتا لە کارکردن بەردەوامە. لە وڵاتانی ئەوروپا لە سەرەتای مانگی 12 دەزانین کە ئیتر وردە بازاڕەکان قەرەباڵغ ئەبن، ئامادەکاریەکان بۆ کریسمس ئەکرێت، ساڵی نوێ نزیک ئەبێتەوە. خەڵکێکی زۆریش ڕوو لە بازاڕەکان ئەکەن و پێداویستەکانی خۆیان بۆ هەردوو جەژنەکە ئامادە دەکەن کە لە کەلوپەلی ڕازاندەوە و هیناوماڵ و جگەلەوانە ئەو خواردنانی کە تایبەتن بۆ دوو بۆنەیە. و سەبارەت بەمە لە مەدریدی پایتەختی ئیسپانیا ساڵانش زۆرتر ئەو بازاڕە دەکەنەوە کە ئەو جۆرە شتومەکانی تیا ئەفرۆشرێتن. و بۆیە سەبارەت بەمە قساقین کە مێ سەرڕای هەبوونی کۆرۆنا خەڵک بە لە بەرچاوگرتنی ڕێنمایەکان وەک کولتورێک سەردانی بازاڕەکان دەکا و ئێمەش بینەریە. گۆڕەپانی سەرەکی ناوەڕاستی مەدریدە و جارێکی تر بازاڕی بۆنەکانی کریسمس و سەری ساڵ کراوەتەوە. گەشتیاران و دانیشتوانی مەدرید وەک کولتورێکی ساڵانە بۆ دابینکردنی پێداویستیەکانی هەردوو جەژن ڕووی تێدەکەن لەگەڵ لە بەرچاوگرتنی ڕێنمایەکانی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا. پێش هاتنی کۆرۆنا جۆرێکی تر بوو. هەرچۆنێک بێت من وای بە باش دەزانم خەڵک بێنە دەرەوە سەردانی ئەم شوێنە بکەن، بەڵام کارێکی باش دەکەن ئاگاداری خوان بن. لە ڕووی گەشتیاریشەوە تاوەکو ئێستا خەڵکێکی زۆر نەهاتووە، بەڵام پێدەچێت ئەمساڵ وەکو پێشوو خەڵکێکی زۆر ڕووی تێ بکەن و گەشتیارێکی باشیش هاتوون. من پێم وانە جارێکی تر لە ئیسپانیا خەڵک ناچار بکرێت لە ماڵەوە دابینیشێت، چونکە خەڵک متمانەی بەخۆی هەیە و هوشیارترن و پێویست ناکات بۆ شەشەم جار لە ماڵەوە بمێنەوە لەبەرەوەی کە خەڵک ئێستا مەترسی نەماوە. Entonces la gente ya no tiene miedo. گەشتیاریەکردنەوەی بازاڕ و کەلوپەلەکان بە سەرنجڕاکێش دەزانێت و بەراوردی ئیسپانیا بە وڵاتەکەی دەکات. هۆکاری پەتای کۆرۆنا بە کەمبوونەوەی چوونی گەشتیاران بۆ وڵاتەکەی ئینگلتەرا وەسف دەکات. لە ئینگلتەرا کەس دەمامک نابەستێ، ئێرە زۆر باشترە بۆ خۆپارێزیکردن. ئێستا زۆر باشتر لە وەرزی هاوین. لێرەش گەشتیار کەم بوو، بەڵام ئێستا لێرە خەڵکی زۆری ئینگلیز دەبینم بۆ گەشتکردن هاتوون. هەرچی لە ئینگلتەرایە دەتوانم بڵم هیچ گەشتیار ڕووی تێناکەن. وەک ئیسپانیا بە تایبەت لەندەن زۆر چۆڵە. بازاڕی کریسمس و سەری ساڵ ساڵانە لە مانگی 12 دەکرێنەوە و خەڵکێکی زۆر بۆ کات بەسەربردن و کڕینی پێداویستەکانیان ڕووی تێدەکەن. بازاڕەکە بەردەوام دەبێت تا سەرەتای ساڵی نوێ. سامان سابونچی، کوردستان 24. ئەم بەیانیە و دایکانەی کە گوێبیستی من بوون لە سەرەتا باسی باوەتەکانی پرۆگرامی ئەمڕۆمان کرد، دڵنیام کە سەرنجیان بۆ ئەم بابەتە ڕاکێشرا کەوتمان کۆمەڵە منداڵ ژمارەیەکی زۆریش نەگەر کۆمەڵێکی کەم و یاخود بڵێن ژمارێکی کەم نزیکەی 114 منداڵ لە سلێمانی تووشی نەخۆشی هەوکردنی سنگی مناڵان بوونە. ئەم نەخۆشیە زیادی کردووە، ئەمەش لەماوەی تەنیا 24 کاتژمێرە. بۆیە ئەو دایکانەی کە سەرنجی ئەویان داوێت دەتوان ئێستا بینەری پرۆگرامی ئێمە بن. ئێمە دکتۆر لەگەڵمانە کە پسپۆرە دکتۆر جەمال ئەحمەد کە
دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید لە نەخۆشخانەی منداڵان لە سلێمانی باسی ئەوەی کردووە کە 114 منداڵ داخڵ کراون و دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانی فێرکاری بڵاوی کردوتەوە کە ئێستا هەر یەکە لە بەشەکانی منداڵانی تازە لەدایک بوو و یەکەی چاودێری وردیش و بەشش لە بەشێکی دیکەش لە یەکەکانی دیکە لە ناو نەخۆشخانەکە پڕبوونە لە منداڵانی نەخۆش کە زۆربیان مناڵی خوار تەمەەن 1 ساڵن بەهۆی هەوکردنی سنگیان ئەم منداڵانە داخلی نەخۆشخانەکراون و هەندێکیشیان دەمێننەوە پێویست بەمانەوە دەکاتەوە بمێنن لە نەخۆشخانەکە ئەو ڕاشی گەیاندووە کە بەهۆی لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانە بە پێویستی ئەزانن ژمارەی بێدەکان زیاد بکەن کە سوکاری نەخۆشەکانیش دڵنیاکەنەوە کە بە چاوبوونی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانی فێرکاری لە ئایندەیەکی نزیک لە سلێمانی ئەو لۆدە زۆری کە لەسەر نەخۆشخانەکە دروست بووە کەمەکرێتەوە و شڵێت 600 نەخۆش سەردانی بەشی ڕاوێژکاری نەخۆشخانەکەیان کردووە بێگومان کە سەرنجەخینە سەر بابەتەکە دەبینین ئەمە وەکو ئێستا وەکو ڤایرۆسێکە یاخود پەتایەکە بڵاو بۆتەوە بۆ ئیکە زانیاری زیاتر سەبارەت بەمە وەربگرین ئایا بۆچی ئەم حاڵەتە ئێستا ئەوەندە زیاد بووە ڕوو لە زیاد بوونەوە لە سلێمانی زانیمان بابش زانی لە هەولێریش بە چ شێوەیەکە دۆخی ئەو منداڵانەی کە تەمەنیان لە خوار 1 ساڵ ئادێ ئەوانیش بزانین تووشی هەوکردنی سنگ بوونە یاخود نە ژمارەکەش لێرە بزانیەوە دکتۆر محمود محەممەد لێرە لە ستۆدیۆ میوانی بەیانی 24 کە بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕاپەڕینی فریاکاری منداڵانە و پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵە بەخێرهاتی دکتۆر سەرچاک دکتۆر وەرزەکە ساردە بێگومانە بێت چاوەڕوانی هەندێک نەخۆشی تایبەت بکەین کە وەکو ڤایرۆسێکی وەرزی یاخود پەتایەکی وەرزی ڕوبەڕوومانە بێتەوە بەڵام بۆ منداڵان زۆر هەستیارتر و ناسکترە وەزعەکە ئەم بابەتە چییە لە سلێمانی 114 کەس بابزای لە هەولێر ئایا حاڵەتمان هەیە نیمانە زیاترە کەمترە بۆچی ئەمە ڕوویداوە زۆر سپاس دەستان خۆشبی وەکو خۆت باست کرد لەگەڵ دەستپێکردنی وەرزی سەرما بێگومان چەند حاڵەتێک دەست پێ دەکا ڕوو لە زیادبوون دەکا و بە تایبەتیش لە منداڵان لەبەرەوەی خۆمان دەزانین منداڵ لە تەمەنی بچووک بە تایبەت لە 5 ساڵ کەمتر زۆربیان بەرگری لەشیان مەناعیان لە ئینسانی گەورە کەمترە زیاتر معڕەسترن لە بەوەی تووشی نەخۆشی بن ئەو پەتای ئێستا هەیە بەڕاستی ئەو پەتایەکی وەرزیە خۆی بە عەرەبیەکەی پێ دەڵێن ئیلتیهابی قوسەیبات یاخود هەوکردنی بۆ ڕیچکەکانی هەناسەیە حاڵەتێکی نەخۆشیەکی ڤایرۆسیە خۆی هەموو ساڵێک هەیە ینی ئەو حاڵەتە هەموو ساڵ لەو وەرزەدا لەگەڵ سەرەتایی دەستپێکردنی وەرزیستان ئەو حاڵەتە زیاد دەبێت باشە دکتۆر ئەتوانین بڵێن چونکە 2 ساڵە منداڵان زۆر تێکەڵ نەبوونە چۆن لە جەوێکی پارێزرا بوون بەس ئێستا چنە قوتابخانە و هاتوچیان بۆ دەرەوە هەیە بۆیە ئێستاونە حاڵەتەکان زیادی کردووە بەتەکیت ینی نزیکەی 2 ساڵ بوو قوتابخانە و ڕەوزە و حەزانەکان زۆربیان داخراون منداڵان کەمتر تێکەڵاوی یەکتر دەبوون ئەو حاڵەتەش وەکو حاڵەتی ڤایرۆسەکانی تر هەروایە مەثەڵەن کاتێک منداڵێک تووشی حاڵەتەکە دەبێت لەوانەیە لە بۆ جاری دووەم و سێەم ئەگەر تووشیش بێ بە سوچی تووشی دەبێت بەڵام لەبەرەوەی ئەو حاڵەتە 1-2 ساڵ بوو کەمتر بوو لەبەر کەمی تێکەڵاوێکە ئەو ساڵ لەگەر کرانەوەی مەکتەب و قوتابخانە و ڕەوزەکان حاڵەتەکان زۆر لە زیادی کردین باست کرد بابزانین ژمارەی حاڵەتەکان لە هەولێر چۆنە بەڕاستی لە هەولێر حاڵەتەکان زۆرترە بەتەکید ئەمن پێرێ نزیکەی تقریبان 195 نەخۆش داخل کراوە دوێنێ نزیکەی 165 نەخۆش داخل کراوە لە خەستەخانە هەموو بەشەکان پڕ بوونە ئەبدێتی نوێڵێکی کاتە بەخوا ئەکید ئەو ماوەیە هەتا سەرمایەکە بەردەوام بێ ئەکید ژمارەکان هەر لە زیاد بوون دەبێت و زۆربەی زۆری بەشەکان و قاوشەکانی منداڵان زۆر پڕ بووە و جاری وا هەبووە نەخۆش دوو نەخۆش لەسەر قەروێڵە یەکدانراوە فحاڵەتەکان زۆرە شوێن نەماوە بۆ عیلاجکردنی بەڕاستی نەخۆشەکان دکتۆر لە چ تەمەنێکەوە تا چ تەمەنێک مەترسی ئەویان هەیە قەسەبات بکەن خۆی ئەو حاڵەتە لە هەر تەمەنێک لەوانەیە ڕووبدا بەڵام بە تایبەتتر لە تەمەنی خوار 2 ساڵ زۆر زیاتر تووشی ئەو حاڵەتە دەبن خۆی بیدایەتی وەکو هەڵامەتێک دەست پێ دەکا لەوانەیە 2-3 ڕۆژی بدایەت کۆکەیەکی بەسیت نیشانەکانی وەکو فلاوانزایەک و هەڵامەتێکی بەسیتە کۆکە و لوت جیران و تایەکی بەسیتی دەبی منداڵەکە بەڵام پاشی 2-3 ڕۆژ دایک هەست پێ دەکا منداڵەکەی شیر خواردنی کەمتر دەبێ
هەناسەی تونتر دەبێت دەست پێ دەکات هەناسەی سەریعترە منداڵەکە بەرەو خراپی دەچی و کەمێک شپرزە دەبێت دیارە منداڵەکە لە کاتێک دایکەکە دەیبینێ فکە گەیشتە ئەو حاڵەتە مەجبور ئەو کاتە حاڵەتی بیدایەتی کە ناگاتە حاڵەتی تەنگە نەفەسی زۆر جار عیلاج دەکرێت لە ماڵەوە لەوانەیە عیلاج شتی بدرێتێ دایکەکە ئاگای لێبێ و عیلاجی دەکا و باش دەبێت منداڵەکە زۆر بەیان بەڵام ژمارەیەک لەو نەخۆشانە کە گەیشتە حاڵەتی تەنگە نەفەسی و هەناسە تەنجی ئەو کاتە مەجبور دەبی لە نەخۆشخانە بخەوێندرێ و ئۆکسسیجین و عیلاج و مغەزی و شتی تری پێویست دەبی بتاکید دکتۆر لە مناڵەکە بوونەوە مناڵێکی تر ئەگوازرێتەوەیە بەتاکید ئەگوازر هەر نەخۆشیێکی ڤایرۆسی خۆمان دەزانین کۆرۆناش یەکێکە لە نەخۆشیە ڤایرۆسیەکان کە زۆر بە سەریعتر ئەو بڵاو دەبووە ئەوەش نەخۆشیەکە بە هەمان شێوە بە کۆکین بە پژمین بە دەستکاریکردنی شتی یەکتر ئەوانە زۆر زار دەگوازرێتەوە چی بکەین کە ژمارەکان زیاتر نەکات و کەمە کۆنتترۆڵی حاڵەتەکە بکرێت وەڵای من ڕوو لە دایکان و باوکان دەکەم پێویستە لە هەر لە بیدایەتی کاتێک منداڵێکیان نەخۆش دەکەوێت یان تووشی ئەو حاڵەتە دەبێت تووشی هەڵامەتوانە بتواندرێ کەمێک لێک جودا بکرێنەوە زۆر نزیکی یەکتر نەبن یان لە قوتابخانەکان ئەگەر هەر حاڵەتێک هەر قوتابیەک بیندرا ئەو حاڵەتەی هەیە و کۆخە و پژمینێکی زۆر وا باشترە مۆڵەتی بدرێتەوە منداڵەکەی سراحەت بکە لە ماڵەوە یەک دوو ڕۆژ هەتا نەگاتە ئەو ڕادەیە کە پێویست بەداخل بووم بکە و پاک و خاوێنی بێگومان ئەوە لە هەمووی زەڕورترە کاتی پژمین و کۆخە لە بۆ کۆرۆناش ئەو ڕێنماییانەمان هەردەدا کە دەستیان کلینسێک یان پەڕۆیەک لە پێش دەم و لوتیدا بنێت تا ئەو پرشکانی کە لە دە و لوتی دەردەچێت بۆ کەسێکی تر نەگوازرێتەوە و ینی ئەگەر گەیشتە حاڵەتێکیش پێویست بە بینینی دکتۆر و بینینی پزیشکی پسپۆر بکە مەفروزە ئەو کاتە بگەیەندرێتە نزیکترین نەخۆشخانە یا مەکەی تەندروست زۆر باشە دکتۆر ئەگەر بینیمان مناڵەکەمان ئاوی لوتی هێچە خوارەوە تای هەیە ئەکرێ پێشەوەی کە ڕاوێژ بە پزیشک بکەین هەندێک دایک و باوکێ ئەزانێت منداڵەکەی پێویستی بۆ شەیان نزیکترین دەرمانخانە ئەو چارەسەریانیان پێ بدات یاخود هەر لە سەرەتای دەستپێکردنی تا و ئەو کۆکەکردنە یەکسەر بۆ دکتۆری پسپۆر ببرێت ئێمە هەندێک حاڵەت هەیە لەوانەیە بیدایەتەکەی وەکو تایەک دەست پێ دەکات ئەگەر تایەکی بەسیط بێت بۆ بزانم زۆربەی زۆری ماڵان ئێستا دەرمانی تا و ئەوانیان لە ماڵەوە هەیە فەگەر تەنها لە بۆ چارەسەری تا و دەرمانی تایەکە و کۆکەکی بەسیط بی کێشە نییە مەتەرەن هەر ئەو عیلاجانەی کە لە ماڵەوە بەڵام کە بیندرا نەخۆشەکە حاڵەتەکەی حاڵەتێکی ئاسایی نییە وا باشترە پزیشکێکی پسپۆر بیبینی باشترە چ لە بنکەیەکی تەندروستی یان چ لە نەخۆشخانەکان بی وا باشترە پزیشکێکی پسپۆر بیبینی ینی لەخۆوە چارەسەر بەکانێ دەرمان بەکارنێ چکە زۆر جاری وا هەیە لەوانەیە دەرمانێک بەکار دەهێنرێ پێویستی پێنی ئەسڵ منداڵەکە فوا باشترە ڕاوژێک بە پزیشکێک بە دکتۆرێک بکرێت اینجا دەست بە چارەسەر بکرێت دایکێک زۆر خەمی ئەوەیەتی کە منداڵەکەی چووکە خوارد و ساڵە هەر شیری ئاسا هەر شیری دایکە خوات یاخود شیری وشکە خوات ئەکرێ لەگەڵ ئەوانەیە شتی دیکە بدرێت بە مناڵەکە بۆ نمونە شتێکی گەرم یاخود سوبێک بدرێت ئەگەر بتوانێت خۆی لە منداڵ لە دوای شەشمانگەوە دەست بە خواردن دەکرێت لەگەڵی تەنیا شیر کافی نییە بەتاکی بەستم بۆ چارەسەرکردنی قسە بۆ چارەسەر ئەکیت شۆربایەکی گەرم سوپێکی نیمچە گەرم شیرە ئاوی سار نەبێ ئاوی گەرم بێ ئەو شتانە بەتاکید ئیستفادەی خۆی دەبێتن و منداڵەکە دەپارێزی لە زۆر نەخۆشی لەوانەیە دکتۆر هەندێک جار هەیە دایکان سنگی مناڵەکە کازانن قەسەباتی هەیە بە پارچە پەڕۆیەکی یان کودەری یان شاشێک گەرمیەکەن و خەنە سەر سنگی و منداڵەکە ئەپێچنەوە ئەم ڕێکارانە دروستن بەتاکید گەرم ڕاگرتن لە کاتی سەرمابوون هەمووی ئیستفادەی هەیە ئارەق ناکاتەوە جارێکی تر و دەبێ ئاگای لێ تەمان ئارەق دەکاتەوە بایەکی ساردی پێ بکەوی ئەکی دەو کاتە زیاتر لەوانەیە حاڵەتەکەی خراپتر دەبێت بەڵام دەبی چاودێریەکی باشی بکە گەرم ڕای دایپۆشێ سەری داپۆشێ جلوبەرگەکی باشی لەبەر بێ خاستەن کە لە دەرەوەیە لە ماڵەوە پلەی گەرمی ماڵەوە و دەرەوە زۆر جاری وا هەیە لەوانەیە زۆر فەرقی هەیە لە ماڵەوە زۆر گەرم دەکرێت لە دەرەوە لەوانەیە سەرمایەکە لەگەڵ کرانەوەی دەرگایەک یان لەگەڵ چوونە دەرەوەیەک لەوانەیە منداڵەکە یەکسەر نەخۆش دەکەوێت کە لە ماڵەوەیە ژوورەکە گەرمە پێویست بەو داپۆشین و بەو گەرم ڕاگرتنە زیادە ناکات بەڵام کە دەچێتە دەرەوە بە تەکید دەبی زیاتر منداڵەکە جلوبەرگێکی باش و جواندا بپێچرێت هەتا تووشی سەرمایەکە نەبێت دکتۆر هەندێک جار ئێمە بۆچوونی هەڵەمان هەیە ئەگەر منداڵە تووشی ئیلتیهابی سنگە بێت
چارەسەرەکەی گەر زوو فریاکە ئاسانە بەڵام هەندێکی یەکسەر ئەڵێ نا منداڵەکەمی تر تووشی قەسەباتە بێت ئەگەر ڕوونی بکەیت و قەسەبات توشبوون نەخۆشیەکە ئەکرێ فترێکی زۆر لەگەڵ یا بێت یا زوو چارەسەر ئەکرێت خۆی زۆر جار ئەو حاڵەتانەی کە باسمان کرد بیدایەت وەکو کۆک هەڵامەتێکی بەسیط دەست پێ دەکات ئەگەر هەڵامەتەکە ینی نسبەیەکی کەمە یان ڕێژەیەکی کەمە زۆر جار دەبێتە حاڵەتی ئیلتیهابی سینگ و سیەکان ئەگەر وەکو هەڵامەتێک بیدایەت چارەسەر بکرێ و ینی چاودێریەکی باشی بکرێ لەوانەیە زۆر جار نەگاتە ئەو حەدەی کە ببێتە هۆی ئیلتیهابی سیەکان بەڵام کاتێک منداڵەکە زاری وهە لەوانەیە عیلاجیش وەردەگری و چارەسەریش وەردەگری بەس دەگاتە ئەو حەدەی منداڵەکە خۆی مەناعی کەمە ئیلتیهابەکەدا دەبەزێتە سیەکانی و تووشی ئیلتیهابی سیەکان دەبێت کە تووشی ئیلتیهابی سیەکان بوو ئەو کاتە مەفروزە چارەسەری زوو چارەسەر بکرێت تاخیر نەکرێت چکە زۆر جاری وهەیە دەبینی دایکەکەم دەبینی منداڵەکە هەناسەشی تەنگە وەزعیشی باش نییە بەڵام ناگەیەنێتە خستەخانە بەردەوام هەر لە ماڵەوە بە حساب چارەسەری دەکات فزۆر جار ئەوەیە تووشی کێشەی زیاترمان دەکات چکە ئیلتیهابەکە ئەو کاتە زیاتریش بڵاو دەبێتەوە لەوانەیە هەموو جستەیدا بڵاو بێتەوە ئیلتیهابەکە فچەند زووتر چارەسەر بکرێ بە تەکید ڕێ لە مزاعفاتی زیاتر دەگیرێت ئەو کات وا باشترە زووتر چارەسەر بکرێت زۆر باشە دکتۆر هەندێک پزیشکەیە وەکو دواپرسار ئەگەر بە کورتیش وەڵامم بیتەوە هەندێک پزیشکە چارەسەری ئەوەندە دۆزێکی بەرز بەکارهێنێت خێرا ئیلتیهابەکەی وشکەکات تا چەند ئەمە مەترسیە ئەبێت ئەم عیلاج وەرگرتنە بە شێوەیەکی وردە بێت یان بە نمونە دەرزێکی کلافۆرانی بۆکەن کە بۆ گورچی لە زۆر خراپە بەڵام لە عینی کاتە ئەتوانین بڵێن هەوکردنی سیەکە کەمێک ڕائەگرێ چۆن ئەبێ پزیشکان مامەڵە بکەن لەگەڵم حاڵەتە ئێمە لە منداڵان هەموو دەرمانێک کە بەکاردەینین وەکو زێڕەنگەر بە قیاس ینی بە گوێرەی وەزنی چێشی منداڵەکە عیلاجەکە دادەندرێ و تهدید دەکرێت کە بدرێتە منداڵەکە لە هەندێک حاڵەتی کە نەخۆشیەکەی زۆر قورس نەبێ لەوانەیە جورعی دەرمانەکە کەمترە کاتێک کە نەخۆشیەکە قورستر دەبێت لەوانەیە جورعی دەرمانەکە بتوانین کەمێک زیادی بکەین بە تەکید ئەو کاتە دەبی حسابی ئەوەش بکرێ ئایا چەند تەسیری جانبی هەیە لەسەر دەستەی منداڵەکە ئایا لەسەر گورچیلەکانی لەسەر جگەری لەسەر هەر شوێنیشتە فأوە هەمووی بە حساب دەدرێتە منداڵەکە بە تەکید هەروە بە عشوایی نادرێت بەستم لەوە لەمەیە کە هەندێک دایک هەیە فلان دکتۆر بە دایکێکی ترڵە فلان دکتۆر هەیە بەس ئەم شەو عیلاجم داوە پێی زۆر باش بوو یعنی ئەمەندە جوڕعەکە زیاد بۆ دۆزەکە زۆر بووە مەبەستم لەوەیە ئەمە بۆ پزیشکانیش بۆ دایکان و باوکانیش ئاگاداری ئەوە بن بە تەکید زۆر بەکارهێنانی دەرمان باش نییە زۆر جار وەکو باسمان کرد ئەو حاڵەتی کە ئێستا هەیە و حاڵەتێکی ڤایرۆسیە ینی ئەگەر لە کاتێکدا مەثەن دەرزی ئیلتیهابات و یان شروعی ئیلتیهابات دەدرێتە منداڵەکە ئەگەر دەرکەوت لە پشکنینەکان ئەو منداڵە تووشی ئیلتیهابی بەکتریاش بووە لەگەڵ ئیلتیهابی ڤایرۆسەکە ئەگەر نا ئەگەر تەنها بە تەنیا ئیلتیهابێکی ڤایرۆسی بی ئەو کاتە زۆر جار عیلاجەکانی تەنها عیلاجی نیشانەکانی تی زیاتر بۆ تایەکەیە بۆ مغەزیە لە بە نەخواردنەکەی ئەو شتانەیە بۆ تەنگە نەفەسیەکەی تەبخیرەکە بۆی دەکرێت بەڵام کاتێک دەرزی ئیلتیهابات و شروعی ئیلتیهابات دەدرێت کە دەرکەوت ئەو منداڵە تووشی ئیلتیهابێکی بەکتریا بۆ پێویستی بە شروع دەرمانی ئیلتیهابات هەیە بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر محمود محەممەد بەڕێبەری نەخۆشخانەی ڕاپەڕینی فریاکاری منداڵان و پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان بەیانێ لەگەڵمان زۆر سپاس بۆ زۆر سپاس لە شاری سان پترسبۆرگی رووسیا کارگەیەکی بەرهەمە پلاستیکیەکان سەرنجی خەڵکی ڕاکێشاوە لە کارگەکە هەم ئەندازیاری و هەمیش هوەری ناوازە بەیەکەوە نمایش کراون ئەم کارگەیە بۆتە یەکەم مۆزەخانەی سەر ئاستی جیهان کە هوەر لە کۆڵانە نمایشەکات بە کۆڵانەکان بە هوەر و تابلۆی جیاواز ڕازێنراونێتەوە مۆزەخانەکە یەکەمی سەر ئاستی جیهانە کە لەسەر بنکەی کارگەیەک بنیاد نرابێت و کارگەکەش ئێستا لە کاربێ و بەردەوام نەدووری موزەخانەیە کولتوری یا لە سین پیترسبرگ ناوەندەکە دنیا هوەری هەیە کۆ باڵا خەلکی دکشینە موزەخانەیە هوەرە کۆلانان لە هەمان باژاری چاندا کۆلانێ و کارگەهەکە پلاستیکی خۆدگرە ئەف موزەخانە لە ساڵە 2012 هاتیە دامەزراندن پشتی ئاهنگەکە گرافیتی لە یەک ژێ وەرۆکشۆپێن کارگەهەیە
ژوێ دەمێڤە باڵا کۆمەکە مەزن ji هونەرمەندان کشاندیە. Ez matmayî mame ji çalakiyên li vir, huner û endîzyarî tê nîşandan. Ev tê wateya tevahiya kesên ku duwarê cuda de kar dikin, dikarin tiştekî gelek balkêş çêkin. Tiştekî gelek xweşik û ciwan e ji bo min. Li gorêkxerên vî cihî yekkirina estetîkên pîşesazî piştî Yekîtiya Sovyêt û hunera kolanê ji girîngtirîn mijarên vê mûzexaneyê ne. Тут такой симбиоз. Завод не закрывается. ما هەفگرتنێک هەیە کارگەه نایگرتن ji ber ku ev kargeha rastexîneya ew mûzexane bi hev re girêdayîne ev hevgirtin ji bo herdû cihaniya baş ew xelik têne vêrê û fêrî tiştê serekî dibin piştî wê diçin cadê ez her tim ji wan re dibêjim ku xwe fêr bikin û şiyanên hewa hene ji bo destpêkirina vê geştê û naskirina xwe em nexwazin bajarê me tenê roberek be ku mirov tê dabijîn em dixwazin bibe cihek ji hunera kolanan re jî. Arda mûzexaneyê du beşin. Pêşengeha hertimî ku li cihê kargehê dikeve, digel li wêneyên ku hunermendan li ser dîwaran nexşandine. Beşê duyem jî ji bo li darxistina pêşengehên demkiye. Carna jî gerin rêkxestiyên dibin vê kargehê de ji bo karkerin kargehê tiştekî nû xerîb e. gelek wêneyên ciwan hene. Dema hunermend hatin vir, tabloyên waniyên gelek ciwan hebûn. Tiştê gelek ciwan li ser dîwaran nexşandine. Me hinek ciwan di nava kargehê de jî dîtin. Gelek xweşik in. Bi gotina rêkxerên vê mûzexaneyê mûzexaneya wan weka bajarekî lê hatiye ku tabloyên kolanên taybet bi navê hunermendên kolanan û damezrênerin mûzexaneyan li xwe digire. Beşê hertimiyê vê mûzexaneyê bêhtir ji 6 karên hunerî li xwe digire. Tê gotin jî ku ev tekane mûzexaneya li cîhanê ku li ser bingehê cihekî hilbirînê hatiye avakirin. ئەم بەیانیە بۆ هونەردۆستان بە تایبەتیانی کە خولیا و ئاواتی شانۆیان هەیە و هونەری شانۆ بەلایەن و گرنگە بە تایبەتیوانەی کە بینەری کارەکانی خات و گەزیزە بوونە دەمەوێت بڵم کە دوای ماوەیەک دابڕان لە تەختی شانۆ گەزیزە دەگەڕێتەوە و ئازارەکانی ژنانی ڕزگاربووی دەستی داعش نمایش ئەکات. دیارە لە دوای ئەم دابڕانی کە خات و گەزیزە دابڕاوە ئێستا بە شێوازێکی دیکە دەیەوێت باس لە ئازارەکان بکات گەڕاوەتەوەواتە بەکارێکی نوێ هاتۆتەوە وە کۆمەڵێک ئافرەتی هونەرمەند لە سلێمانی بڕیاری ئەوەیان داوە کە ئازارەکانی ئەو ژنانی کە لە دەستی داعش ڕزگاریان بووە بە هونەر بیگێننە نەتەوە یەکگرتوەکان و سبەی کارە هونەرێکەشیان دەست پێ دەکات. بەڵێ دەبارەوێت سەبارەت بەم شانۆیە کە سبەی نمایش ئەکرێت گفتوگۆی زیاتر بکەین و بزانین چێن ئەکتەرەکان جگە لە خات و گەزیزە کە بەشدارە و ڕوڵی سەرەکیە بینێت دەمانەوێت لەگەڵ خات و شەهێن سابیر بەرپرسی ڕاگەیاندنی تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە ئەم بەیانیە لەسەر ئەم بابەتە قسە بکەین. بەیانیت باش و هیوادارم کە لەش ساغ و تەندروست بیت خات و شەهێن. خات و شەهێن بەوە دەست پێ بکەم کە لە دوای داوڕانێکی زۆری خات و گەزیزە ئێستا بەم جۆرە گەڕاوەتەوە سەر تەختەی شانۆ دیارە پەیامێکی گرنگە کە پێیەتی ئەمەوێت سەبارەت بۆ پەیامە و گرنگیە و پەیامە قسە بکەین. بەڵێ بەیانیتان باش هیوادارم هەموو لایەک باش بن بینەرانی ئازیزیش سوپاس بۆم دەرفەتە بەڵێ خات و گەزیزە دوای دابڕانێک بەڵام دابڕاو نەبووە لە هونەر دابڕاو نەبووە لە کارکردن شتێک هەیە کە لە لای من شتێکی جوانە پێم وایە ئەویش ئەوەیە کە
ئەو کەسانی کە ئەزمونێکی زۆریان هەیە ئیتر ڕەنگە لە شوێنێکا لە وێزگەیەکە ئەوەستن بۆ ئەوەی کە چۆن کەسانی تر پێ بگێنن و هەوڵ بدەن کار لەگەڵ کەسانی ترا بکەن بەڵام پێگیری و پێداگیریەکەن لەسەر ئەو بابەتانی کە زۆر هەستیارن و جەختەکەنەوە لەوەی کە چۆن ئەو پەیامە بگا هەوڵەکەی مامۆستا گەزیزەش لەم کارەیە هەر ئەوە بووە بەنسبەت ناوەڕۆکی بابەتەکە ناوەڕۆکی نمایشەکە تەبان ئێماڵین شانۆگەریەک بەڵام لە ڕاستیا کۆی کارەکە پێرفۆرمانسێکە کە لەلایەن ژمارەیەک ئەکتەری بە ئەزمونەوە نمایش ئەکرێ سبەینێ بابەتەکە یان پرسی ناوەڕۆکەکە پرسێکی زۆر گرنگە لەگەڵ ئەوەی ڕووداوەکان لەم منتیقێ و لەم ناوچەیە ڕوویانداوە لە کوردستان ڕوویانداوە بەڵام بە جۆرێک بۆتە پرسێکی جیهانی یا بۆتە خەمێکی جیهانی خەمێکی ئینسانیەت لەبەرەوەی کە ئەو ڕووداوانی کە لێرە ڕویان ناوە بە تایبەتی بە شێوەیەکی گشتی کۆی ڕووداوەکان و لە ناویشیانە یانەوەی کە تەکیدی لەسەر بکەینەوە ئەو ژنانن کە قوربانی بوون یعنی لەم منتیقانە بە تایبەتی ژنان بەشێکی زۆر باس لەو بابەتانە ئەکرێ کە چۆن ئەبنە قوربانی کولتورە کۆمەڵایەتەکان قوربانی ئابووری قوربانی هەموو با بڵێن بوارەکانیە هەموو ڕەهەندەکانی تر بەڵام ئەوەی کە ئێمە تەرکیزی لەسەرەکەین یا ئەوەی کە مامۆستا گەزیزە کە خۆی نووسەری دەقەکەی و خۆشی دەرهێنەرێتی تەرکیزی لەسەر کردووە ئەوەیە کە چۆن ئەو برینە قوڵە ئەو ئازارە قوڵەی ژنانی ڕزگار بووی ژێردەستی داعش بگەێنێ باسی بکە گەیاندنیشی ئێمە پێمان وایە یان ئەتوان بڵێم هەوڵەکەی مامۆستا گەزیزەوە ئامانجەکەی ئەوەیە کە چۆن پرسەنەتەوەیەکانی تری وەکو ئەنفال و هەڵەبجە ئەمانەوێت کە بە جیهان بناسێنرێ ئەمانەوێت ئەم بابەتەش مەسەلەی پرسی ژنانی ڕزگار بووی ژێردەستی داعش کە دواتر چەند لێکەوتە و کاریگەری خراپیان جێهێشتە و دروست کردووە ئەم ئازارە بگەێنین بە جۆرێک شەهێن دەمەوێت بزانم کە یەکێک لە هەرە گرنگترینی ئامانجەکانی ئەم ئەنجامدانی ئەم شانۆگەریەوەیەکە ئەمە بگەێنرێتە نەتەوەیە گرتوەکان سبەینێ کە شانۆکە ئەنجامەدرێت ئایا کەسانێک هەن کە سەربانەتەوەیە گرتوەکان بن نوێنەری ئەوان بن لێرە بن ئەوان ئامادە بن لە کاتی بینینی شانۆکە لەگەڵ ئەوەی هەموو کار و بەرهەمێکی هونەری بۆ ئەوەیە کە تۆ ئەتوێ پامەکەت بگەێنی بە وەرگری ئیتر وەرگرەکانت هەر کەسێکن بە شێوەیەکی گشتی بەڵام ئەتوان بڵێم ئێمە زۆرتر ئامانجمان لەوەیەوە تەرکیزمان کردوتە سەر ئەوەی کە چۆن ئەم پەیامە بگاتە سیاسیەکان ئیتر سیاسیەکان لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی جیهانیش بێ ئێمە بەڵێ بانکشتی ژمارەیەک خەڵکی تایبەتمان کردووە لە سیاسیەکان و لە ڕێکخراوەکان بۆ ئەوی کە ئەم پەیامە بگا بەڵام بەتەنها لەویان ناوەستین بەڵکو ئێمە سبەینێ لە سلێمانی کە با بڵێن نمایشەکە دەست پێ ئەکا بۆ یەک ڕۆژە بەڵام دواتر ئەمانەوە لە هەموو شارەکانی تری کوردستان وەزائیدەن لە وڵاتانی تریش لە وڵاتانی دنیاش ئێمە هەوڵی خۆمانە دێن کەەوە بە جۆرێک ئێستا ئەو پەیوەندیشمان دروست کردووە و بە تایبەتی ینی ئەمە قسەی مامۆستا گەزیزەیە کە کار لەسەر ئەوواکە ئەم نمایشە لە نەتەوەیە گرتوەکانە لەوێ نمایش بکرێ بۆ ئەوەی کە ئەم پەیامە لە نزیکترەوە بگەێنرێت و خاڵێکی گرنگ هەیە کە من باسی بکەم فەرموو ئێمە سبەینێ لە شانۆیەکەیە با بڵێن لە نمایشەکەیە یەکێک لە بڕگەکانی کارەکە تەواوکراوی کارەکە کۆتایی کارەکە ئەوەیەکە دوای ئەوەی کە میوانەکان دێن یان بینەرەکان دێن هەر لەوێ پێیان ئەڵێن کە پارچێک کاغەزدانراوە ئێوە ئەتوانن پشتیوانی خۆتان و پەیامی خۆتان لەسەر ئەم وەرەقەیە بنووسن بۆکسێک دائنین کە ئەتوانن هەموو بینەرەکان دوای ئەوەی کە نمایشەکە ئەبینن قسەی خۆیان ئەکەن و ئەیکەنە بۆکسەکەەوە ئێمە ئەم بۆکسە لە هەموو نمایشەکانە لە هەر شارێک بێ بۆکسەکە دائنین و دواتر پەیامی ناو بۆکسەکەش ئەگەێنینە نەتەوەیە گرتوەکان زۆر باشە خەتوشێن چەند ئەکتەر لە سەرتەختی شانۆ ئامادە ئەبن بۆ ئەنجامدانی ئەم شانۆگەریە
بەڵێ ئەوەی کە جێ خۆشحاڵیەوە جارێکی تر پێم وایە کە بینەران دڵخۆشە بن دەرکەوتنەوەی ژمارەیەک هونەرمەندەکە دەمێکە دەرنەکەوتون یەکێک لەوانە خات و میدیا ڕەوف بێگەردە کە لەم کارەیە لەگەڵمانایە بە بینەران و بە وەرگرەکانی ئاشنا بێتەوە خات و شیلان و خات و نەوژین موزیسیانە بەڵام بەشێکە لە کارەکە هەمووکو ئەکتەر لەسەر ئەوش لەسەر تەختی شانویە هەمووکو موزیکی کارەکە باشە کاتە هەموو مامۆستاگەسیسە کە خۆشی ئەویشت باشکاتە هەموو ئەندامانی شانۆکە و ئەکتەرەکانی شانۆکە هەمویان خانمن و جگەلەوە نووسینەکەیش و دەرهێنانەکەی شەر خات و گەزیزە خۆیەتی ئەمە بەجیا خۆی پەیامێکی تایبەتی تایە کە هەموو کارەکان ڕاست پێرداون بە خانمان بەڵێ ئەوەنەی کە ئێمە بیگەێنین بەڕاستی بابەتەکە ئەوە نییە کە مەسەلەن پیاوان ناتوانن ئەم خەمە بگەێنن بەڵام ئەتوان بڵێم ئەمە خەمێکی گرانتر بووە لەسەر شانی مامۆستا گەزیزە کە چۆن ئەمە بگەێنێ و پێشمان وایە مەسلەی گەیاندنی ئازارەکان و تەمسیلکردنی ئەو ژنانە لە بەرەوەی خودی ژن لە ناو واقعەکەیە بووە لەسەر ئەو پرسە با بڵێنیا ئەو دۆسیە بە تایبەتی ئەوانن کە بە جۆرێک کراون بە کۆیلا و فرۆشراون کڕین و فرۆشیان پێوە کراوە بۆیە هەر باشتر وایە کە ژنان خۆیان بتوانن ئەو پەیامە بگەێنن خاتوشێن لەو خانمانەی کە ڕزگار بووی دەستی داعشن لەگەڵتان ئامادە دەبن یاخود هەڵتاندا کە لە ناو ئەم شانۆگەریە خودی خۆیان هەبن کە ڕۆڵ بگێڕن چونکە خوان لە ناو واقعەکە بوون وەک ئێستا باست کرد بەڵێ هونەرەکان و شێوازی کارکردنەکانیان ژانەرە جیاوازەکانی کارکردن هەر یەکە و خەسڵەتی خۆی هەیە لەوانەیە تۆ نەتوانی مەسەلەن بۆ کارێک بۆ پێرفۆرمانسێک یا بۆ شانۆیەک بتانی سوود لە خۆیان ببینی کە بێن ڕۆڵ ببینن ڕەنگە ئەمە وەزیفەی هونەرمەندێ بێ کە چۆن ئازار و خەمی نەتەوەکە یا پرسێکی دیاری کراو ئەگەێنێ بۆیە ینی ئەگەر تێبینی بکەی لە بەشێکی پرسیارەکەشە ئەوە بوو تەنانەت مامۆستا گەزیزە خۆی دێت ڕۆڵ ئەبینێ دوای ساڵانێکی زۆر وەکوتم کە ئەو هەوڵی ئەوەدا وەکو قوتابخانەیەک خەڵکی تر پێ بگەێنێ بەڵام دووبارە خۆی تەکی دەکاتەوە بۆی کە چۆن ئەو پەیامە بگەێنێ چۆن ئەم ئازارە جارێکی تر نیشان ئەداتەوە تعریفیەکە بۆیە ئێمە ئەوەنەی کە بۆمان گرنگە دۆسیەکە بایەخ پێبین لە ڕۆ ئینسانیەکەوە و بەقەت ئەوە بیرمان ینی نەک بیرمانەوە نەکردوێتەوە پێمان وایە باشتر وایە هونەرمەندەکان ڕۆڵی خۆیان ببینن لە گەیاندنی ئەم خەمەیە خاتوشێ من دوا پرسیارم هەیە ئەوی شەوەیە کە لە سیناریۆی ئەم شانۆگەریە تەنیا جەخت کراوەتە سەر ئەوەی کە لە کاتێکە بوونەتە قوربانی دەستی داعش باسی ژیانیانەکەن یاخود دوای ئەوە کە ڕزگار کراون کۆمەڵێک کۆتوبەندی کولتوری هەن کە ئەو خانمانە هێشتا ئازاری پێوە بینن ڕەنگە کۆمەڵگە قوبوڵی هەندێشت نەکات ئایا تەنیا پرسەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە ناو شانۆگەرێکە یاخود باسی دواتری ئەوە شەکە کە ڕزگارە بن لێکەوتەی ئەو دۆسیەیە لێکەوتەکانی دواتری گەلێک زۆرن کە ئەکرێ نەک جارێک چەندین جاروە ساڵەهایەکی تر ئێمە کار لەسەرەوە بکەین بەڵێ جگە لەوەی کە کۆی داستانەکان باس ئەکرێ ئەگەڕێتەوە ئەم ژنانە لە زاری با بڵێن خۆیان کە چوونەتە ناو کە با بڵێن ژێردەستە بوون چۆن کڕین و فرۆشیان پێوە کراوە ئەوان داستانی خۆیان ئەگەڕنەوە باسیەکەن بەڵام کێشەکە ئەمەیە ئەم دۆسیەیە و ئەم ڕووداوە بە تەنیا لەویا کۆتایی پێنایە هەروەک ئەوەی چۆن ئێستش بەشێکی زۆر لەوانەی کە لە کیمیابارانی هەڵەبجە ئێستش کاریگەری و لێکەوتەکانی لەسەر تەندروستی و لەسەر باری دەرونیان ماوە مەسلەی داعشیش بە هەمان شێوەیە ئەم گرۆپە تیرۆریستیە کاتێک بە تایبەتی ئەو شێوازە مامەڵەکردن و بە کۆیلەکردنی ژن و کڕین و فرۆش پێیانە و بەکارهێنانیان ئاسان نییە بە تایبەتی ئەوان کە لە بارودۆخێکی جێ تا ئەندازەیەکی زۆر ئێستقراریەتیان هەبووە بەڵام بەهۆی ئەم ڕووداوە ئەبرێن و بەم شێوازە مامەڵیان لەگەڵ ئەکرێ بێگومان لێکەوتەکانی دوایی گەلێک زۆرتر و گەلێک زیاترن و بیریشمان نەچێت هەندێک جار دابوونەریت و کولتورە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئەوەی کە مامەڵە لەگەڵ قوربانی ئەکا لەوانەیە
نەتوانێت وەک پێویست مامەڵەیەکی دروستی لەگەڵا بکە. باشە زۆر سپاس دەکەین شەین سابیر بەرپرسی ڕاگەیاندنی تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزان بەیانە لەگەڵمان بۆی تیوای سەرکەوتنتان بۆ خوازی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. بیستوتانە زۆر کەس هەن کە ناسناو یاخود پاشناوی سیر و سەمەرەیان هەیە، هەندێک لەوانە پاشناوی پیشەیان دایکیان هەیە دەخرێتە پاڵیانەوە. حەسۆی ژاژی کە ناوێکی دیاری زاخۆیە، ناوبانگێکی زۆریشی هەیە لەو ناوچەیە. ئەو لە ناو خەڵکی زاخۆ بە نازناوی ژاژی ناسراوە. زۆرن کەسێن کو پیشەیە وان و ناوێن سەیر دبنە نازناوێ وان و پێتێنە ناسکردن و نافدار دەبن. مینە حەسوێ ژاژی لە زاخۆ کو کارێ کڕین و فرۆتنا ژاژی و سپیاتیان دکە. ئەو بڤی پیشەی نافدار بوویە و هەر بڤی ناوی تێ ناسکردن و گازیکردن. عندك تبيجن أمي توتين كيش قد تكون حسن جوجي أون حسوي جوجي أم كيف متت كيتو فرقني فلوكاش اشتمي ليش دوك ايش زوخو أبد تكون حسن جوجي أبد وست شوبوتي ست شوبو أم دي بوي كيشين ديني بانيني جوجي بي أسقلا كيف متت بحسوي جوجي شكو أم لقبين بحسوي جوجي اف مالبات زیدەتری 100 ساڵانە کو divî bazarê da karê kirîn û firotuna spiyatiyan dikin. Babê min biçûk bî sala 16 17 18 şûlê panîriyê kirî, şûlê cajiyê kirî, şûlê giyayê kirî. Wextî seyara ney viret kir gitta gitta hat pîstayê jêrkiyayê quşîriya et hat pîsta hal ber vê avê viret kirine mîşil. قوة زوخو دربي زيادة بي خل فقير بي بريد كنا ميسل فشينجي ورا مستمرين قلبي شولي ji kesên yekemin ku dikevin da li zaxo vî karî dikin. Dan emrên bajêrê jî cext li vê çendê û kevnatiya wan û karê wan dikin. Kevne belê kevne kesê wek va kevin nîne bêrê. Hindî bîran bitêt ev emrê min ê çi nêzik heştiyê hindî bîran bitêt ew bî. نێدی هەفتو پێنج هەفتو شەشە دی بیرۆ بدێت ئەو بینە بۆ بێوی بیا و ئەو بیە بۆ بێویل بەربی پشتی بۆ بێوی هەر ئەوە کەسێک گۆنزدە ژێ نەکردە ها ئەڤ ئەک جیازە بخوا بیشتەریەوی بە خودم مەجێت کردمە بخۆ بۆ ماڵێت بۆ خۆردێ ئەو جێت کرد دینارێک نیف دینارێک بچە سەر دە جامێرەکە حەسوێ ژاژی هەندە شەیدا و حەژەکەرێ پیشەیە خۆیە کو وەسیەت لە زارۆکێن خۆ jî kiriye ku ji bo heta hetayê vî karî nehêlin. ما قلت بابا ابي شولي حتى هندي صوغبن شولي ما وعسل وفصل ما وبوبو بوبيلة ما صنعتي ما ترك نكر بس. اسلام یوسف کوردستان 24 زاخۆ. با لە ڕێی ئەم راپۆرتا بتان بەما ڕۆژهەڵات لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان پارکێک هەیە کە بە پارکی پاییز ناسراوە. جا لەم کەش و هەوا سارد و خۆشە ئەبێت چەندە جوان بێت سیمای پاییز و گەڵاڕێزان بە یەکەوە تێکەڵبوونە دیمەنێکی کەموێنە و زۆر تایبەتیانداوە بە پارکەکە. هەر بۆیە هاوڵاتیانی خەڵکی سنا و دەوروبەری بەر لەوەی کە بەفر ببارێت سەردانی ئەو پارکاکەن کاتێکە گەڵاکان لەسەر لە دارەکان وەریون و لەسەر زەوین بۆی کە وێنەی جوان بگرن بۆەوەی لەگەڵ دیمەنی گەڵا ڕێزان بتوانن کاتێکی بە چێژش بەسەربەرن و ڕۆژە پاییزیەکان لەوێ زیاتر چێژی لێوەربگرن. ئەوە ئێمەش لە ڕێ ئەم بابەتەوە ئەم راپۆرتەوە دەیخێنە بەردیدیەوە. هاتوون بۆ پارکی دیدگای سنا بۆ ئەوەی لەگەر ماڵ ئاوایی لە پاییز دوا وێنەی ئەو وەرزەی ئەم ساڵیش بگرن. خەزانی پاییز دیمەنێکی کەم وێنەی بەو پارکەی سنەداوە. ئەوە شوای کردووە وەکو نەریتێک هاوڵاتیان بەر لە یەکەم بەفری ساڵ ڕوو لەو پارکە دەکەن و لە سروشتێکی تەواو پاییزانەدا کاتێکی خۆش بەڕێ دەکەن.
هەریەکە و پێناسەیەکیشی بۆ ئەو گەلا ڕێزانەی پاییز هەیە. حاڵەتێکە کە ئینسانەچێت یەک زمانێک بە یەک شادیکە ئەو درەختێلاوتە بۆ جۆرە گەڵا زەریفەلی هەست ئەوێنی وەک ئینسانیان وا پیرەوێتە خەریکە بەرگەکانی ڕێز داکەبێت و سەری چەرمێ وەک من. پاییز بهترین فەسڵە بە نەزەر من حەزەکەمە پاییز واقعاً فەسڵی عالی و جالبە. جگە لە سنە لە دەوروبەری ئەو شارەش سەردانی پارکی دیدگا دەکەن. دەیانەوێ وێنەی تایبەت و تەواو سروشتی منداڵەکانیان بگرن. هەشن وێنەی ساڕۆژی لە دایکبوونی منداڵەکانیان لەسەر ئەو گەڵا ڕێزانە دەگرن. سێڵفی پاییزە بەشێکە لە ڕاکێشانی گەشتیار بۆ شاری سنە و بە تایبەت ئەو پارکە. لەگەڵ ئەوەش هەندێک هاوڵاتی قوڵتر لە پاییز دەڕوان و بە ژیانی ڕۆژانەی خۆیانی گرێ دەدەنەوە. بەوکە خەریکە گەڵاگەل زەر دەوێت خەزان پەیاکات و ئەو سەرسەوزیە لە دامنی تەبیعەتە کەمەوێتەوە لە باندارەکانەوە نامێنێت واقعاً شکڵی وەک عاڵەمێک ڕەساخیز ایجاد دەکات لە ئینسانە کە دیام ئەحساسێک هەمێ نەگەرانی و دڵوافەسی ئەکات. شارەوانی سنە ڕایگەیاندووە ساڵانە زیاتر لە 50,000 هاوڵاتی لە ماوەی 2 هەفتەدا سەردانی ئەو پارکە دەکەن بۆ ئەوەی چێش لە دیمەنەکانی گەڵاڕێزانی پاییزەی پارکەکە وەربگرن. ئەوەش ژمارەی گەشتیارانی پاییزەی بۆ ئەو شارە زیاد کردووە. هەندێک بۆ دوا سێڵفی لەگەڵ دیمەنی پاییز دێن و هەشن کە شاعرن لێرە بە دوای ئیلهام بۆ شیارەکانیان دەگەڕێن. دوای کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان لەلایەن تالیبان بینیمان کە کچان بۆیان نەبووی تر بخوێنن و تەنانەت خوێندنگاکانیش وەکو سەردەمی پێش ئەوان نەبوو. بۆیە یەکەم جارە لە ڕێگەی کتێبخانەی مۆبایل و پاسێکی گەڕووکەوە لەو وڵاتە جارێکی تر دەرفەتدراوەتەوە بە تایبەتی لە کابوڵی پایتەخت جارە لە شارەکانی دیکە ئەم بیرۆکەیان ئەنجام نەیاوێ خود جێبەجێیان نەکردووە ئەم پرۆژەیە. ڕێکخراوێک گوێ هەستاوە بۆی کە 5 پاسی تەرخان کردووە. لەو ڕێەوە منداڵان ئاشتای خوێندنەوە ئەکات هەروەها هەڵدەدەن ببێت یارمەتی دەرێک بۆ ئەو کچانەی کە لە خوێندندا بڕاو. بۆ یەکەم جار کتێبخانەیەکی مۆبایلی واتە گەڕۆک ڕوویکردە خانەیەکی بێسەرپەرشتان لە کابولی پایتەختی ئەفغانستان. یەکەم جارەکاری لەو شێوەیە ئەنجام بدرێت لەم وڵاتە. لە نێو پاسەکەدا بێجگە لە کتێب چالاکی وێنەکێشان بۆ منداڵان ئەنجامدرا بە ئامانجی گەڕانەوەی خەندەی تێکشکاوی منداڵان. ئێمە لێرە لە کتێبەکانەوە شتی باش فێر دەبین، لێرە فێریشتی فێرکاری دەبین، دێینە ئێرە بۆ خوێندنەوەی کتێبەکان. بۆ ئەم ستافە مانەوە لە کتێبخانەی مۆبایل چێژی تایبەتی هەیە. بەو پێی منداڵان بە خوێندنەوە و فێربوون ئاشنا دەکرێن و کارێکی پرسوودە. یەک ساڵ میشه کە ئۆزوازی ئێمە لێرە لە کتێبەکانەوە شتی باش فێر دەبین لێرە فێریشتی فێرکاری دەبین دێینە ئێرە بۆ خوێندنەوەی کتێبەکان. وەزارتی پەروەردەی تالیبان چەند هەفتەیەک لەمەوبەر مۆڵەتی دەستپێکردنەوەی کتێبخانەی مۆبایلیدا. بۆم مەبەستەش گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەکی پاس واژۆکراوە. 5 پاس ئامادەکراون ڕێکخراوێک بە سەرپەرشتی فرێتا کەریم کە هاوڵاتێکی ئەفغانیە و دەرچووی زانکۆی ئەکسپۆرتە بە پرۆژەکە هەستاوە. کۆرۆنا کاریگەری گەورەی کردە سەر بازرگانی ئەفغانی جگە لەوەش دوای هاتنی تالیبان سەرجەم سپۆنسەرەکانمان لەدەستدا. ئێستا بە ڕێگەی ئۆنلاین هاوکاری کۆ دەکەینەوە. خشتەی کارەکانیشمان ئێستا بەم شێوەیە کە کاتژمێر هەشتی بەیانی دەست بەکارکردن دەکەین و پاسەکانمان خشتیان هەیە و بەپێی ئەو خشتانە دەچینە سەر چەند گەڕێکێکی کابولی دەوەستین. هەروەها سەردانی خوێندگاکان دەکەین و تا کاتژمێر 5 ئێوارە بەردەوام دەبین. 2 نۆبەتمان هەیە لە هەرێک لە کتێبخانەکانماندا یەک کتێبخانە و یەک کتێبخانە یاریدەرمان هەیە کە لە نزیکەوە لەگەڵ منداڵان کار دەکەن و لەناو کتێبخانەکاندا هاوکاریان دەکەن. بەهۆی دۆخی سەختی ئەفغانستان و قەیرانی دارایی سەدان منداڵ لەم ساڵانەی دواییدا ڕۆژانە لە کتێبخانە مۆبایلەکان کاڵکیان وەرگرتووە چونکە زۆربەی قوتابخانەکان کتێبخانەی تایبەت بە خۆیان نییە. ئێستاش بە کۆنتڕۆڵکردنی دەسەڵات لەلایەن تالیبان خوێندنی کچان گورزی کوشندەی بەرکەوتووە. ملیۆنەها کچ لە سەرتاسەری وڵات لە خوێندنی ناوەندی لە قوتابخانەکانی دەوڵەت بێبەشکراون.
بۆیەم پاسانە سەر لە نوێ دەستیان بەکارکردن کردوتەوە بە هیوایەوەی ببنە فریادڕاستی خەندەی تێکشکاوی منداڵان و خەونی لە باربراوی کچانی ئەفغانستان. ئیسپانیەکان شایەکیان هەبوو بە ناو شای ژیری جا لە کڵێسایەکی ئیسپانیا دەستنووسەکانی ئەو شایە کە شای ژیریە ئالفۆنسۆ ناوی ڕاستەقینی خۆی ئالفۆنسۆیان نمایشکراوە بەڕێوەبەری پەرتوخانەکە ڕایەگەێنێت کە لە پێشەنگاکە حوت دەستنووسی ئالفۆنسۆ وە ژمارەێکیش بەرهەمی لاتینی و عەرەبی و تەنانەت عیبریش نمایشکراون هەروەها 400 شعر لەخۆ دەگرێت کە بە زمانی پورتوگالی نووسراون. دەنگێ میوزیک و وێنە و چیرۆک و هەلبەستێن گۆش بۆ 100 ساڵیا سێزدەمین ڤەدگەرە دە پێشانگەهەکە نوودا لە دێرەکێ تێ نەمایشکردن ئەو پرتوخانە دەستخەتن شاهێژیر لە پرتوخانەیە ئالسکۆریال گۆ بەحسا مەریەمە العەزرا و تایبەتمەندیên کەڤران و دیرۆکا ئیسپانیا و بنگەهێن شەترەنجێ و یاریە تاوڵێتکە الگۆری ڕێڤەبەرێوە پرتوخانەیە ئەو دەستنویس بە فەرمانە ئالفۆنسۆیە دەهان شاهێ ئیسپانیا دە ساڵێن 1570 حەیە 1500 و نۆت و یەکێدا هاتیە چێکردن و ئەو کار بوویە بەشێک ژوێ دێرێ. پرتوخانەیەدا هەفت دەستنویس هەنە دیرۆکەوان ji بۆ سەردەمی ئەلفۆنسۆیە دەهان ڤەدگەرە ئەو دەستنویس ji 100 ساڵیا سێزدان دەلبێ دەرێنە لێ هەموو وارێن ژیانە ویل خۆناگرە و دبەژی کۆتپەرچەین موزیکین 100 ساڵیا سێزدان تونەبە ئەو کەڤنەشۆپیەکە گەلێکی گرنگە هەمی بەروڤاژی وارێن ژیانەیە کۆنەهاڵ ئیسپانیای نەدیارە ئەو کەڤنەشۆپی کەڤنەشۆپیە تەواهیە ئۆڕۆپیانە ji ber موزیکا فەرەنسی و ئیتالی و ناوچەیەن din li xwe digire. کارێت پرتوخانەیەدا دیرۆک و چاندا گرئاوا ئیبیریا ددا ناسکردن ئەمینا دەستنویسێن ئەرستۆ بەتلیمۆس و بەرهەمێندن یەن لاتینی و عەرەبی و عەبری و کارên خەلکên navçeyê di pêşxistina cîhanê de li xwe digire ji bilîviyekê hemû stranên folklorî û 400 helbestên ku bi zimanê çalîkî Pirtugalî jî hatine nivîsandin lê hene. Navê wî Alfonso yê yazdeme navê şah ew pêşengeh li ser navê bapîrê xwe daniye da ku bibe sedema derketina karên wî di stêrkzanî û zimanzanî her wiha dîrok û helbest lîst û zanistê de wekû tê diyarkirin ku padîşahekî jîr e. الگۆری پسپۆر و شارەزایان ئارمانجا وێ پێشانگەهەیە تێگەشتنە ئامۆرێن موزیکا وێ سەردەمەیە و چاوانیا ژیان و ئاواهی و جلوبەرگێ سەربازانە بگۆتناوان وێنەیەن هەژمارێک ji kesên navdar jî li seqfê wê hatine danîn ew destnivîs hemû kertên jiyanê ne û hezkirin û evîniya Alfonso ji estêre zaniyê re nîşan dide. Alfonso yê dehem di sala 1221 de ji dayîk bûye و ساڵە 1252 حەیە 1284 ji ber kar û berhemên wî yên edebî û dîrokî û zanistî û yasayî bi navê Elsabio jî dihate naskirin. ئەم بەیانیەش پێکەوە بینەری کۆمەڵێک بەڕگە و بابەت بووین کە ستافی بەیانی 24 بۆ ئەوان ئامادەکرد بوو هیوادارم کە بەدڵتان بوو بێت و ئێمە ئێستا کە لێرە کۆتایمان بە پرۆگرامەکەمان هێنا ئەوە دەچین خەریکی بابەتی دیکە دەبین ئەو بابەتانی کە بۆ ئێوە گرنگن یان خەینە ڕوو و هیوادارم کە سبەینش بە هەمان شێوە لە هەمان کاتژمێر چاوەڕێن بن ئەگەڕێمەوە بۆلاتان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ ئێوە خواتان دەکەم.